شەقامەکانی شار پڕ بوون لە ماتۆرسکیل. زۆربیان هیچ بەڵگەنامەیەکی ڕەسمیان نییە. دەوترێت لە سنوورەکانی ئێران و ناوڕاستی عێراقەوە بە قاچاق دەهێنرێنە هەرێمی کوردستان. کێشەکە لەوەدایە زۆربیان لە ترافیک لایت و شەقامەکان ناوەستن و هەتا ئۆتۆمبیلێک دەڕوات چەندین ماتۆرسکیل بە نێوانی ئۆتۆمبیلەکاندا دەپەڕنەوە و زۆرجار کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە و ماڵی خۆیان و کەسانی دیکەش دەشێوێنن. دەوترێت زۆربەی ئەو ماتۆڕانەی بە قاچاق دەهێنرێن لە کۆگاکان جێ دەکرێنەوە. پۆلیسی سلێمانیش دەڵێت ئەگەر بە بەڵگەوە دەرکەوێت هەر کۆگایەکی لەو جۆرە هەیە بەدڵنیاییەوە سزا دەدرێن. هەر زانیاریەکمان هەبێ هەر شوێنێک کۆگایەک بە ناڕەسمیم ئۆتۆمبیل بێنێ و مەنەفێستی لەگەڵانە بێ ماتۆر بێنێ ماتۆرسکیل بێنێ و بەنەفێستی لەگەڵانە بێ و یعنی سەرەتای نەبێ خاوەنی کۆمپانیاکەش تووشی ئیجرائاتە بێوین بەدادگا. ئەوەیە کە ئەبێت ئیسپاتی کاکە ئەم ماتۆرانەی لە شووە هێناوە ئەگەر نەیرێت تۆمەتی دزیرێتە پاڵی. یەکێک لە خاوەن دوکانەکانی فرۆشتنی ماتۆرسکی دەڵێت لە هەموو وڵاتێکدا ماتۆرسکیل هەیە و پێویستە حکوومەتی هەرێمیش کێشەکە بە یاسا ڕێک بخات. ڕقم بکات و بیکا بە یاسایی لە هەموو وڵاتێکە لە وڵاتی وەکو ئێرانە هەر 3 نەفەر و 1 ماتۆری بەرەکەوێت لە وڵاتێکی وەکو سینە هەر 1 نەفەر و 1 ماتۆڕنی بەرەکەوێت. ماتۆر زۆرە بەڵام بە یاسا ڕێکیان خستووە. پێم وت ئەگەر یاسایی بێ و قانونی بێ خەڵک نایە ئیشی نایاسایی ناکە. هیوا هەیە 3 ماتۆری گیراوە لە داخی ئەوەی کە 3 ماتۆڕەکەی گیراوە لە بەڕێوەبەرایەتی دەستەگرێ بەسەریا و پانەکرێتەوە هەڵە 3 ساڵان ساقی کوونەکە دەستکا بە خەڵکی ئاچکردن. لە ساڵی 2012 بە بڕیاری وەزارەتی ناوخۆ هاوردەکردنی ماتۆرسکیل و پێدانی مۆڵەت بۆ ماتۆرسکیل ڕاگیراوە. هاچۆی سلێمانی لاری نییە لە هەبوونی ماتۆرسکیل لە نێو شاردا بەمەلجێک پابەندی ڕێنماییەکان بن و مەنەفێست و بەڵگەنامەکانیان هەبێت. لە دوای ساڵی 2012 تاوەکو ئێستا ئەو ماتۆڕانی کارین هەرمی کوردستان لە ڕێگەی نایاسایی بە ڕێگەی قاچاق و پارچە پارچەی هێندێ و لێرە ئەبەستێن بەیەکەوە. بۆی ئێمە بەردەوامی ڕێبەرایەتی هاتوچۆ هەڵمەتەکەین بۆ دەست بەسەراگرتنی ماتۆڕە نایاساییەکان. واتە بێ ماتۆر کاتێک کە سەر شەقام ڕێگابانەکانە سوورەتەوە تابلۆی پێوە بێ و شۆفێرەکەشتی مۆڵتی لێخوڕینی هەبێ واروەها کەلپەی تایبەت بە خۆپارێزی بەکاربێنێ. ئەو ماتۆڕانەی لەلایەن هاتچۆی سلێمانیەوە دەستیان بەسەردا دەگیرێت دەهێنرێن بۆ ئەم گەراجە کە سەر بە بەڕێوەبەرایەتی هاتچۆی سلێمانیە. لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 11,000 ماتۆرسکیل هەیە و لە ماوەی 3 ساڵی ڕابردووشدا 4,000 ماتۆرسکیل دەستی بەسەردا گیراوە و تەلەف کراوە. ئێستاش نزیکەی 3,000 ماتۆڕی تر لێرەدا کەوتووە و چارە نووسیان هەر تەلەفکردنە. ئێرە بۆتە گۆڕستانی ئەو ماتۆڕانەی کە بە قاچاق لە سنوورەکانی هەرێمەوە هاوردەی کوردستان دەکرێن و دوای بەکارهێنانیان دەستی بەسەردا دەگیرێت. بڕیاریشە وەزارەتی ناوخۆ سەرجەم ئەو ماتۆڕانە جارێکی دیکە تەلەف بکات و وەکو ئاسن بەکار بهێنرێنەوە. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.